سڵاوتان لەبێ بەڕێزان، خۆشحاڵم جارێکتر لەگەڵتانم بۆ وەرگرتنی بۆچوونەکانتان لە تەوەریکی تری پرۆگرامی خۆتان مایکی خەڵک. ئەمڕۆ باس لە کێشەکانی نێوان هەولێر و بەغدا دەکەین، بەڵام ئەو دیوە وەردەگرین کە تایبەتە بە ڕۆڵی ئەمریکا لەم ناکۆکی و کێشانەدا، بە تایبەتی ئەوەی کە پەیوەستە بە پرسی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان بۆ دەرەوە لە ڕێگەی تورکیاوە. پێشتر ئەوەی کە دەزانرا تا ئێستا بە پێی ئەو لێدوانانەی کە دران لەلایەن جێگیری وەزیری دەرەوەی ئەمریکا و وتەبێژی وەزارەتی دەرەوەش، ئەم لێدوانانە ئەوەیان پێیوتین کە ئەمان لەگەڵ هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستاندا نین بۆ دەرەوەی هەرێم، و لەو بارەیەوە دیارە وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ئەوەی ڕاگەیاند کە ئەمریکا هەناردەکردنی نەوتی هەرێم بەبێ ڕەزامەندی بەغدا ڕەت دەکاتەوە و لە وەڵامێکدا فەلاح مستەفا بەرپرسی پەیوەندیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان ئاماژەی بۆدا کە ئەمریکا دەبێت بێلایەن بێ و ئەمەش تەداخولکردنە لە کاروباری هەرێمی کوردستان. لە ئێستادا مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان لە سەردانێکی چەند ڕۆژەی لە ئەوروپایە و دوێنێش ئێمە لە هەواڵەکاندا ئاماژەمان پێدا کە پێرێ لە کۆبوونەوەیەکیدا لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی پیرانی ئیتالیادا کە گراسۆیە کە یاخود پێترۆ گراسۆیە، لە کۆبوونەوەیەکیدا لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی پیرانی ئیتالیادا ئەوەی ڕاگەیاند، مەسعود بارزانی ئەوەی ڕاگەیاند کە ئەگەر داواکاریەکانی کورد چارەسەر نەکرێن یاخود جێبەجێ نەکرێن، بژاردەی دیکە هەیە هەندێک کەس وای بۆ دەچن ئەم بژاردەیە مەبەستی لە ڕفراندۆم یاخود کۆنفدراڵی یان جیابوونەوە بێت، بەڵام هەندێکی تر وای دەبینن کە ئەمە تەنها بۆ فشارە لەسەر بەغدا بۆ ئەوەی داواکاریەکانی کورد جێبەجێ بکات. ئەم پرسەی کە پەیوەستە بە ڕۆڵی ئەمریکا لە کێشەکانی نێوان هەولێر و بەغدا پێشتر بە شێوەیەک باز دەکرا کە خودی سەرۆکی هەرێمی کوردستان ئاماژەی بۆدا کە ئێستا ئەمریکا، ئەمە پێشماوەیەک بوو دیارە، ئاماژەی بۆدا کە ئەمریکا نێوانگیری دەکات بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەولێر و بەغدا، بەڵام لە ئێستادا ئەم نێوانگیریە بۆتە هەڵوێستێک لەلایەن ئەمریکاوە کە وەزارەتی دەرەوە ئەوەی ڕاگەیاندووە کە ئەو دژی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستانە بەبێ ڕەزامەندی بەغدا و ئەوەی ڕەت کردوتەوە. لە وەڵامی پرسیارێکدا بۆ فواد حسێن کە سەرۆکی دیوانی سەرۆکاتی هەرێمی کوردستانە ئەوەی ڕاگەیاندووە لە وەڵامی پرسیارێکدا کە تایبەتە بەوەی کە هەرێم دەیەوێت لە ئەوروپا نزیک ببێتەوە و پشت بکاتە ئەمریکا، بە تایبەت پاش لێدوانەکانی فەلاح مستەفا کە ئاماژەمان پێدا، وەڵامەکەی ئەو بۆ کە ئێمە پشت ناکەینە ئەمریکا، بەڵام ئەوەی معلومە لە کۆمەڵێک هەڵوێست ئەوان جودا لە ئێمە بیر دەکەنەوە، ئەوەش ئاساییە و ئێمە بەڕاشکاوی هەڵوێستی خۆمان پێیان ڕاگەیاندووە و ئەوانیش هەڵوێستی خۆیان ڕاگەیاندووە. و سەرۆکی دیوانی سەرۆکاتی هەرێمی کوردستان ئاماژەی بۆداوە کە دۆستایەتی هەرێم و ئەمریکا بەردەوام دەبێت و سەردانەکانیش بەردەوام دەبن، بەڵام مەرج نییە سەردانەکان لەلایەن سەرۆکی هەرێمەوە بن، بەڵکو و ڕەنگە وەفدەکان لەسەر ئاستێکی تردا بن. لە ئێستادا ئەو نزیکەی کە هەرێمی کوردستان دروستی کردووە لەگەڵ وڵاتانی ئەوروپا، جۆرە پرسیارێکی دروست کردووە لەوەی کە ئایا هەرێمی کوردستان وە کورد پشت دەکاتە ئەمریکای هاوپەیمانی کە چەند ساڵ هاوپەیمانەتی پرسەکانی کورد دەکات لە هەرێمی کوردستان و دۆستایەتیەکی هەیە لەگەڵ هەرێمی کوردستان و ئەو پەیوەندیە پتەوەی کە هەیەی پشتگیری بووە بۆ زۆرینەی ئەو هەڵوێستانی کە کورد پێشتر هەی بووە سەبارەت بە داواکاریەکانی سەبارەت بە ئەو هێرشانەی کە کراوەتە سەری. ئەمڕۆ دەپرسین ڕۆڵی ئەمریکا چییە لەم هاوکێشەیەدا لە کێشەکانی نێوان هەولێر و بەغدا، و ئەمریکا ئایا ئەگەر هات و کورد پێویستی بە بژاردەی دیکە هەبوو دەبێت پشت کاتە ئەمریکا و ڕوو لە ئەوروپا بکات و پشت بە ئەوروپا ببەستێت، یاخود ئەمە نابێت و ئەمە شتێکە ڕەنگە لە قازانجی کورددا نەبێت. ئێوە دەتوان قسە لەسەر ئەم تەورە بکەن لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بە ناونیشانی facebook.com/نالیا-tv بۆچوونەکانتان دەخوێنینەوە، دەتوانن لە ڕێگەی ڤیدیۆ سکایپیشەوە ڕاستەوخۆ لەگەڵماندا بن. سربەست لە سلێمانیەوە لەگەڵماندایە، ئەم کاتت باش کاک سەربەست. زۆر سپاس دەکەین. زۆر سپاس. بەڕێی منی هاوڵاتی منەڵێم ئەمریکا لەوانەیە پشت لە ئێمە بکات لەبەرەوەی کاتی خۆی دەرفەتی یابە میلەتی کورد کە پرۆسەی ئازادی عێراق دەستی پێکرد. ئەمریکا ڕۆڵێکی زۆر گەورەی یا بە کورد کە داوای سەربەخۆی خۆی بکات، بەڵام کورد کە چایی بە کورسی پارەکەوت ئەژنۆیشکە. پێت وایە کاک سەربەست دەبێت کوردیش پشت لە ئەمریکا بکات؟ کاک سەربەست وای بۆ دەچی کە دەبێت کوردیش پشت لە ئەمریکا بکە؟ نەخێر کورد نابێت پشت لە ئەمریکا بکات. یەکەم پشتیوانی کورد ئەمریکایە،
چونکە ئەگەر ئەمریکا پشت لە کورد پشت لە ئەمریکا بکە معناوە کورد بەرەو ڕوخانێکی گەورە ئەڕوە. بەڵام ئەو ئێستا لەگەڵ هەنادەکردنی نەوتی هەرێم نییە بە بێڕەزامەندی بەغدا. ئەزانم لەبەر ئەوەی ئەزانم میلەتی کورد هیچی پێ ناکرێ. من لەگەڵ یان نەوت بفرۆشێ بە شێوەیەکی شەفافانە نەک بە شێوەیەکی لەمە پێشترکە بە شێوەیەکی دزی و ئەخرا بانکەکانی ئەوروپاوە. منی لەگەڵ نەوتان بفرۆشێ و ئێمە پشت لە عێراق بەرگ بکەین و سەر بەخۆی خۆمان وەرگرین. بەڵێ سپاس بۆ کاک سەربەست. عومەر هەر لە سلێمانیەوە. ئەم کاتت باش کاک عومەر. توانی بە خوبان ئێوارە باش. زۆر سپاس ئێوارت باش فەرموو. کاکە سەبارەت بە تەوەرەکەتان دەستخۆشتان لێ دەکەم. زۆر سپاس کاک عومەر. سەبارەت بەم هەرێمەی ئێمە کە فیدراڵیە لە هەموو شوێنە فیدراڵیەکان کە نزیکە حەفتا شوێنی جیهاندا فیدراڵیە. سێ وەزارەتی زۆر سیادی هەن کەەوە لەژێر دەستی فیدراڵەکاندا نییە. بەڕاستی یەک لەوانە وەزارەتی دەرەوە، یەک لە وەزارەتی مالیە، زائیدە وەزارەتی دیفاع. ئەم هەرێمەی ئێمە کەس لێ حاڵی نیە چۆنە. ئایا ئێمە سەربەخۆین یا فیدراڵی؟ ئەگەر فیدراڵی بین بەڕاستی ئەبێ هەموو داهات و دەرهاتەکانی ئەم وڵاتە بچێتەوە بۆ بەغا، ئێوە بەپێ حسەی خۆمان بۆمان بێتەوە. لەوە بترازێ سەرێشەیەکە بۆ خۆمان پای دەکەین و نەتیجەکەشمان باش دەنووسێت. بۆیە من گەشتبین نیم بەڕاستی لەسەر ئەم مەسەلەی هەناردەکردنی نێوتە. ئێستا ئێران و تورکیا ئەمنیەکەمان پێ دەپارێت. سپاس بۆ کاک عومەر. ئەحمەد لە بەردەڕەشەوە. سڵاو دەبێ کاک ئەحمەد. زۆر سپاس کاک ئەحمەد. سپاس دەکەم گوێم لێتە کاک ئەحمەد. چەندە بستە دەوڵەتان بێ ڕێگە نیشتیمانەکە ڕێگەتەوە ئەوە چەند ڕێگەمانەیە. بەڵێ کاک ئەحمەد. ئەو نەفتە لە کوردستانە کات شارەتی زیان نییە. کێس شەبەت توانێت لە نەفتەکەتە. بەردەوام بە کاک ئەحمەد گوێم لێتە. بس شعبەکەی دخافلێن و شعبەکەی قانع دەکەیت لە شۆڵ. ئەوە چەند بلێ ڕێگەی پێنج سۆڵەکەی دەدەینێ هەموو لەوە انتخاباتی شعبەکەی لەسەر ڕێ بن. کاک ئەحمەد بەڵێ سەبارەت بە تەوەرەکە چ قسەیەکت هەیە سەبارەت بە ڕۆڵی ئەمریکا لە کێشەکانی نێوان هەولێر و بەغدا؟ ئەمریکا کاتشان شۆر ئەمە ناوخۆ هەڵکەین ناوخۆ. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت مام قادر لە هەولێرەوە. ئەو کاتت باش هەموو کاتێکت مام قادر. برای بەڕێز ئەمن پێ دەرێم ئیتیفاقەی نێوان مالیچی ئیتیفاقەی استراتیژیەکەیان نێوان مالیچی و ئۆباما وای لێکردیە کەوا لە هەندی عێراق بگری چونکە هەندە خاڵ پەیوەندی بە سیاسەتی ئەمریکایەت بەرامبەر بە عێراق. لێرەدا داوا ئەگەر عێراق داوای قووەت بکە لە ئەمریکا دەبی قووەتی بداتێ. لە حینی کادا ئەمریکا پابندە بە وحدەی عێراقی بە لێروکانەدا ئەمریکا ناکار بووە ئەو هەڵوێسەیەبی، بەڵام ئەمە هەڵوێسەکەی بە هەڵوێسەکی دیبلۆماسیانە دەزانم وەلەو ئەوەی تاڵیشمان بەرامبەر ئەمریکای هەیە لە ئیتیفاقیاتی قەدیم ئیتیفاقی جەزائیر و ئەوانە دائیمەن ئەمە بادەدەنەوە لەگەڕ سپاس. زۆر سپاس بۆ مام قادر لە هەولێرەوە. جەوهەر لە کۆیەوە لەگەڵماندایە. زۆر سپاس دەکەین کاک جەوهەر. ئێمە 52 ساڵە مفاوزە دەکەین، نە کورد لە خۆی گەیشتە، نە پشت بەناشمان هەیە لە هەموو دنیا. خوامان بە قوبەتی کە دیوارێک کرد کە ئێستا کە بە حۆگەر بژێ. ئێستا ئەمە بەدشی ئەمریکای بێت. خێری نەفەدی میلەتی کورد لەمالەکە حکوومەتی عێراق لێکرد چ شەمان لۆ بەزمەیدایە. سەرەکێدم بەکەی بۆ خۆی دێ و دەچی پرس بە میلەت ناکە حساب لۆ میلەت ناکە. ملت بحری خوێنی رووسیا بە قوربان ملت بحری خوێنی رووسیا عدا لە میلەتی کورد بکرێ. بێ لە کوردستان کە دەگەر کەس نییە هیچی دەگەر هیچی ڕاست نییە. هەرێکە خەریک بەکەی خۆیت خەریکی دەوڵەمەندی خۆیتی ئاگا لە میلەتی پەرنێ ئاگا کەی سەرچێنێ دەگە هەتیوەکی داوسێ لەگە فەقیرەکی داوسێ لەگە ڕۆژنامەنووسەکی داوسێ لەگە ڕۆشن بیرەکی داوسێ لەگە فەرمانبەرەکی داوسێ حتا ئێستا پارێزی محکەمەی نێستیباری بکەم زانێ میلەتی کورد وای بەسەر هات. توانی برێ نێسیبان لۆلە پەرلەمان جابیان پەرلەمان نادێت جارێ خەڵک نادێت لۆمە خزمەتکاری نییە هەموو خەتای سەرێکێنێمە هەر شتێک بلەم کورد. سپاس بۆ کاک جەوهەر لە کۆیەوە. ڕابر سلێمانی حەسەن
سەبارەت بە ڕۆڵی ئەمریکا لە فەیسبوکەوە نووسویەتی 5 مانگە ڕۆڵی نییە ئیتر تازە بەچی ئەچێت کە دۆخەکەیان تێکداوە. سەباح لە بەردەڕەشەوە سڵاو دێ بێ کاک سەباح. ئەم کاتت باش خۆشوە هەموو کاتێکت باش. لە سۆشیال تەوەری جوانم لێ دەکەم. سپاس دەکەین کاک سەباح فەرموو. دەمەوێت سەبارەت بە تەوەرەکەتان لە قسە بکەم. بەڵێ. پێم وایە ئەگەر ئەمریکا نەبێتن ئەم کێشەیە چارەسەر ناکرێتن نێوان درێ و بۆسا. بەداخەوە پەیوەندەکەی کاک سەباح بچڕا سروشت تەختەق لە فەیسبوکەوە نووسویەتی هەرچەندە ناکۆکیەکانمان لەگەڵ بەغدایە بەڵام بە هیچ شێوەیەک نابێت متمانە بە ئەمریکا بکەین چونکە ئەمریکا دۆستی هیچ وڵاتێک نییە. قاسم لە بەحرکەوە سڵاوت لێ بێ کاک قاسم. بەرنامەی دەستشتم لێ دەکەم. سپاس دەکەین کاک جوانترین تەوەرەیە بەڕای من هەڵسۆم بژاردوڵام ڕۆ سەبارەت بە ڕۆلی ئەمریکا نهاتووە بۆ عێراق تاوەکو عێراق ئازاد بکات بەڵکو ئەمریکا هاتووە عێراق داگیر بکات. پێم سەیرە هەندێک بەڕێز دەڵێت ئەمریکا هاتووە عێراق ئازاد بکات. ئەمریکا هاتووە دەست بەسەر خێروبەری عێراقدا بگرێت نەهاتووە بەڕێزمان ئازاد بکات. دوش ڕۆلی کورد ڕۆلێکی گرنگی هەبووە ئەو کاتێکەوە بە بیرمان نەچێتن بەڕێز مەسعود بارزانی تاڵەبانی ئەچوونە بەغدا بە شەو نەدەهاتنەوە لەسەر چەند پرسێک ئەویان چەند لەسەر کەرکوو لەسەر ناوچەدا بڕێنراوەکان قسەیان کردووە بەڵام ئەمریکا ئامادە نەبووە گوێ لە قسەکان و لە کردارەکانیان بگرێت چونکە ئەمریکا هاتووە قازانج بکاتن. ئەمریکا نهاتووە 100,000 سەربازی خۆی لە عێراق بکوژ بدات تاوەکو بەڕێزێکی وەکو من و تۆ ئازاد بین لە واقعی سیاسی هەرێمی کوردستان هەست. ئەمە هەموو سیاسەتە ئەمریکا سیاسەتی خۆی دەکاتن. سپاس بۆ کاک قاسم. محەممەد لە زاخۆوە سڵاو لێ بێ کاک محەممەد. الو ئێوار باش ئێوارەت باش کاک محەممەد. دەستخۆشی بەنامە دەکەم. زۆر سپاس دەکەم. مالێ تەوەرەیە ئێوارێ کاک محەممەد ڕۆڵی ئەمریکا لە کێشەکانی نێوان هەولێر و بەغدا. ئەمریکا هەگەر پشتبوونێ هەرێمی کوردستانێ باشترە هەلا ئەگەر کورد بخوا ئەم هەمیەک بن ئەمریکا دەخوات پشتانە بڕە. گوێم لێتە کاک محەممەد. بەداخەوە پەیوەندەکەی بشڕا زانە عەتا نووسویەتی ئەمریکا زۆر ناتوانێت دەست وەرداتە کاروباری هەرێم چونکە هەرێم پشتی بە ئەوروپا بەستووە. ئەنوەر لە کەرکووکەوە سڵاو لێ بێ کاک ئەنوەر. هەموو کاتت باش. هەموو کاتێکت باش. ملەتی کورد پشت بەخۆی نەبەستێت ئەمریکا هیچ پەیوەندی بە کوردەوە نییە. بە چ جۆرێک کاک ئەنوەر ئەگە پشتی بەخۆی ببەستێت؟ ئێستا پشتی بەخۆی نەبەستووە کە زۆربەی لایەنەکانی هەرێم لەگەڵ ئەوەدان کە نەوتی هەرێمی کوردستان بنێردرێتە دەرەوە و ئێستا پشتی بەخۆی نەبەستووە کە نەوت دەنێرێت بەڵام ئەمریکا ئەوە ڕەت دەکاتەوە و لەگەڵ ئەوە نییە بەبێ ڕەزامەندی بەغدا ئەم نەوتە هەناردە بکرێت. ملەتی کورد بەڕێز ملەتی کورد پارەپەرستە ئەگە پارەپەرست نەبووایە شتێکی ڕۆدا داوای قەرەبووە کات شتێکە بێ داوای قەرەبووە کات داوای بەرنامەیە ناکات میلەتەکە بە پارێزێ لە مستەقبەل لە ئایندە میلەتێکە خەریک پارە بێت و هەر خەریک قەرەبوو بێت هیچ کەس پشتی ناگرێت و هەروەها چی ئەندامانێ لە پەرلەمان و لە سەرۆکایەتی هەمووی خەریک پارەن شتێک هەندەکە بۆ پارەچنی میلەتی کورد لە مستەقبەل ئێمە چەند ساڵە هەر لەجێر دەچین. بەڵێ سپاس بۆ کاک ئەنوەر. عەبدوڵڵا لە ڕانیەوە بەڵێ دیارە پەیوەندەکەی بچڕا سەرحەد حسێن نووسویەتی بەغداد بە ئاشکرات جەتی قەومی کورد دەکات و نایەنەوێت کورد ببێت بە هیچ دەیانەوێت کورد ژێردەستە بن هەمیشە ئەوە شۆڤێنیە وەک خۆی نووسویەتی. مەحموود لەگەڵماندایە کاتت باش کاک مەحموود. کاک مەحموود لە هەولێرەوە ئەم کاتت باش. هەموو کاتێکت. بەڕای من ڕۆڵی ئەمریکای بەرامبەر کورد قەت ناگۆڕێ لەبەرەوەی ئەمەگەر بزانین لە شەڕێکانی ئازادکردنی عێراق لە هەژدە پارێزگای عێراق لە 15 پارێزگای عێراق ئەمریکا چەند سەربازێکی لە کوژاوە بەڵام کوردستان لە 3 پارێزگای هەرێمی کوردستان
هەتاو کە یەک سەربازیش نەخۆن بۆیە دەڵێم ئەو سیاسەتەی ئەمریکا وەکو ئەوەکە بۆ بەغدا ئەویش لەبەر هەندێک کێشەی لەگەڵ ئێران هەیەی و ئەوەی نفتیش طبعا حتى فكر بخوض ديزاين دەفرۆشی پژگیری باشی لێ دەکرێتن و ئێمەش ئەو پژگیریە لەگە تووچە بکەن زۆر باشترن کە لە ئەمریکا دەکەین. بەڵێ سپاس بۆ کاک محمود سیامەند لە چۆمانەوە باشی سپاس دەکەین کاک سیامەند کاکشوان دەربارەی تەوەری ئەو هەسەر من یەکەم دارا بەشداری ڕاستی تەوەرشی زۆر باشە ئەمریکا خۆی لە سنووری ئێمە بڵێن لە سنووری هەرێمی کوردستان ئەمریکا شتێکی غەریب نییە شتێکی بەڕاستی شتێکی زۆر نافتەیە ئەمریکا لەگەڵ بەرژەوەندی کەنجین بەرژەوەندی لە شێنگل بوو ئەو لێرە کاک سیامەند کەواتە ڕەتکردنەوەی هەناردەکردنی نەوتی هەرێم لەلایەن ئەمریکاوە ئەمە شتێکی غەریب نییە بەلاتەوە نەوتی هەبایە نەوتی هەبایە ئەوانە بەڕاستی ئەوە لەگەڵ کوردە بوو بۆیە کە نەوتی نەبوو بەخواڵێ ئەوەی بێتە ئەمریکا دەبیراوەی یەکسمۆبیلە بێ دادا مثلن کورد نەیتوانێت تا ئێستا لەگە ئەمریکای شتێکی قەناعەت پێکراوی هەبی بۆیە کورد ناچارە تەوەریزۆم هەڵەبژێت ئەویش ئەوێ بەڕاستی نەوت بۆ وڵاتانی ئەوروپا بەرز بێت ئەوەش بەڕاستی دەستخۆشانەیە هەرجا هەر کردنوتی بتوانێت ئابووریش سەربەخۆ بۆ کوردستان بەردەم وێنێ ئەوە دەستخۆشان ئەویش بەڵێ سپاس بۆ کاک سیامەند لە چۆمانەوە بەڕێزان دوێنێ دیارە عاسم جیهاد و تەبێژی وەزارەتی نەوتی عراق ئەوەی ڕاگەیاند کە وەزارەتی نەوتی عراق ئاگاداری زۆربەی کۆمپانیەکانی نەوتی کردوتەوە کە ئەو نەوتەی هەرێم نەکڕن لەبەرەوەی وەک خۆی دەڵێت وەک وەزارەتی نەوتی عراقی دەڵێت ئەوە بە شێوەیەکی نایاسایی چۆتە دەرەوەی عراق. پشتیوان لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاک پشتیوان ئەم کاتێ تۆ باش بڕێت سپاس فەرموو کاک پشتیوان ئەم کاتێ تۆ باش بڕێت سپاس دەکەم کاک پشتیوان دەنگی تەلەڤیزیۆنەکە شکستکەی بەڵێ فەرموو NRP هم سرسوالێکی بۆم پارەپەیاغ یعنی ئەوە بڵێن پارتیەکەتی تۆ باسی ئەوەی پارتیەکەتی NRP من لێرە باسی هیچ پارتێکم نەکردووە کاک پشتیوان ئەگەر دەتەوێت لەسەر تەوەرەکە قسە بکەی فەرموو و لەسەر داهاتی NRT قسە بکەی قسەی لەسەر کراوە زۆر جار چی دەڵێ لەبارەی تەوەرەکەەوە هەر لە NRT وە قسەی لەسەر کراوە کاک پشتیوان ئێستا تۆ دەتەوێت بڵێیشی پەیوەندیت کردەوەی لەسەر تەوەرەکە قسە بکەی سپاس بۆ کاک پشتیوان لە سلێمانیەوە ئازاد هەر لە سلێمانیەوە فەرموو کاک ئازاد هەموو کاتێ باش کاکشوان هەموو کاتێکت باش سپاس کاکشوان دیارە کە لە 2023ەوە ئەمریکا بەتایبەت کە پرۆسەی سەربازی لە عێراق ئەنجامدا هەرچەندە شەرعیەتی نێودەوڵەتی بەدەستێنا بەڵام ئێمە زانی لە دوای ئەوە وسای دەولی بەدەستێنا بۆەوەی کە عێراق بخاتە سەر بنەماکانی دیموکراسی هەر ئەو دستوری 2005 کە لە عێراق دانرا بەتایبەت کە لە نەکوردیەکان بە سیستمی فدراڵی پەیوەست کران بەڵام ئێمە ئەبینین بە تایبەتیش لە دوای دروستبوونی لیستێک بە ناوی دەوڵەتی قانون ئەم دستوریە 2005 خستۆتە ژێر مەترسیەوە بەڕاستی ئەم قەیرانانەی کە ئێستا تایبەتە بە هەرێمی کوردستانەوە ئەگەر ئێمە سیر بکەین لە مادەی 111 دستوری عێراق کە ئەڵێ نەوت سامانی گشتی مڵکی هەموو عێراقە نەک مڵکی نەیوتووە مڵکی تایبەتە بە کیانێکی سیاسیان ئەمە بەڕاستی ئێمە هەمیشە لە بیر نەکەین عاملی دووەلی زۆر مهمە کە تەداخڵکە لە عێراقە ئەم پشت ڕوولەکردنە لە کووردا بەڵێ سپاس بۆ کاک ئازاد ئارام لە زاخۆوە لەگەڵماندایە سڵاو دەبێ کاک ئارام کاک ئارام ئەم کاتت باش ڕوولێکی خراپەیە چ ڕوولێکی گرنگ نابینێت و ڕوولێکی کاتیە لە بەرامبەر کورد ڕۆژێکی پشتەوانە ڕۆژێکی دژمن وێگاڕێت هەمدانە بەغدادەکە کو بۆ دژاتیە کووردا ڕۆژێک دەیەت کورد زەویت ئەوی سیاسەتە کو ڕۆژێکیش دەست سادەر کەوێت کا چەوە تالیبان دروست کرد ڕۆژێکی گروپ تالیبان دەینا
وی گاوت شد نش طالبان خراب کرد روزک داوریش دستی در کفت پشتگیری هایی که بکرد آنی جاتی هایی که بکرد اما رولا که گرنگی نبرن رولا که کاتی و امنامی چه رولا که گرنگ کبید و هیچ تشتاکی نبدسته و اونش تشتاکی بکشیش دست خو امریکا تونی هاندان بود جاتی ها کرده. بله سپاس بۆ کاک ئارام ڕەوان باسوەیی نووسویەتی ڕۆڵێکی کارەگەر هەی بەلێ لێ هەمێ دەما ئەمریکا بەرژەوەندیە کوردان نەبووە دەسەر هەندێرە لە هەردەمێ تووشە گرفتێکە بین دەگەل بەغدا سیاسەتمەدارێن ما دێپەنا بۆ ئەمریکا دەبن و هەمی جارەژی کووردە شکستیە ئێنای بدەستە ئێنانە باوەریە ئەمریکا. ڕابەر لە سلێمانیەوە لەگەڵماندایە. باشی کاک شوانیا سپاس دەکەین کاک ڕابەر. ڕێزی سپاس دەکەم وەڵا ئەگەر یارمەتیم بێت تۆزێ کاتەکەیم وەزیاکەی فەرموو کاک ڕابەر ئەگە قسەکان تەواو نەکرد پەیامەکەت نەگەشتێنە وەڵی من ئەم شتێکی باش بۆ مالیشی ئەزانم چونکە تۆ هیچ شتێ نابێ بڵێ من بەشی خۆم و بەشەکەی تۆ شەخۆم ئەمە وەکو واگەێنە تۆ پارەی لێ وەرگریت و بەڵامێکیشی نەیتێمە ڕەوا نابێ دوامە ئەم شتە بەس زەرەری کوردی تایە. باش ڕۆڵی ئەمریکا کاک ڕابەر ڕۆڵی ئەمریکا هەچ قسەی بکەوەیە چونکە ئەمریکا وڵاتی نییە بڵێ ڕۆڵی هەبیان ناقسەی ئەو حەقا بەڵام وەکو تریش ئەم ئەگەر بشنێ ڕێهیچ ئیفادەیەکی بۆ کورد نییە ئەم پارەینەوتە هەمووی بۆ جیفانی بەرپرسەکانەوە هیچی تر تەنها زەرارەکەی کوردە و کە ئەوی تا سیما عاشی وەرنەگرتم خۆ 65 ڕۆژە مەعاشم وەرنەگرتووە دوایەوەش گۆڕانیش هەنێ وەحدی بەڵێنی یا بەڵام هیچی ناباتە سەر چۆتە تەنیش چۆتە حکومەتەوە بێدەنگ بێ لە هەموو شتێک نا ئەگەر یەشێتی سامانە سروشتەکانی بەدەستەوە باسە چەند شەقام شیرا بوو بەڵام هیوادارین بەڵێ سپاس بۆ کاک ڕابەر لە سلێمانیەوە سپاس بۆ پەیوەندەکەت هێرش هاوکار نووسێتی نابێت بە هیچ شێوەیەک پشت لە ئەمریکا بکرێت چونکە تاکە پشتیوانی کووردە لە دەرەوە و لەسەر مەسەلەی فدراڵی کۆنفدراڵی ئەوە تەنها کارتێکی فشارە لەلایەن حکوومەتی هەرێم تاکە چارەسەریش بۆ کێشەکانی کورد بریتیە لە دانوستان لەگەڵ حکوومەتی ناوەند. ئازاد لە زاخۆ وەسڵاوت لێبێ کاک ئازاد. سلااوت لێبێ کاکە و کاتتان هەموو کاتەکەت باش فەرموو کاک ئازاد. عزیزی من دەربارەی تەوەری ئێوە بەڕاستی تەورێکی گرنگە بۆ ئەوڕۆی کوردستان. یەکەم شت ڕۆلی ئەمریکا بە من بە ڕۆلێکی ئیجابی نابینم نەک تەنها بەرامبەر بە هەرێمی کوردستان بەڵکو بەرامبەر بە عێراق بە گشتیش لەو کاتەدا چونکە ئەمریکا بەخۆی لە سیاسەتی خۆی لە پاش داگیرکردنی عێراقدا کە ئێمە ناوی دەنێن ئازادکردنی عێراق بەڕاستی داگیرکردنی عێراق وەگەر ئێمە ڕاستبینانە بین چونکە بەخۆیان ناویان لێنا داگیرکردنی عێراق ئەو لەو کاتەیدا کە فەشەلی هێنا لە پاش دەرچوونی لە عێراقدا ئێستاش لای زاردەیە نایەوێ ئەو سیاسەتی عێراق و هاوسەنگیەک لە نێوان لایەنە سیاسیەکانی عێراق بە گشتیدا دروست بێ بۆیە هەمیشە محاولەی ئەوە دەکا کە فەراخێک بدۆزێتەوە بۆ ناسەقامگیرکردنی عێراق بە گشتی ئەگەر ئێمە سیر بکەین هاتنی داعش بۆ عێراق و ئەو هازۆربوونی داعش و ئەو هەموو دەستدرێژەی ئێران ئەو هەموو سپاس بۆ کاک ئازاد لە زاخۆ هۆشیار هۆگر عەبدوڵڵا نووسویەتی ئەمریکا لە ئەفغانستان و عێراق دۆڕا لە سووریا و لیبیا دۆڕا لە ئۆکرانیا بەرامبەر بە رووسیا دۆڕا ئیتر من نازانم بۆ گرە و لەسەر ئەسپی دۆڕاو بکەین. سەردار لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاک سەردار. ئەم کاتە هەموو کاتێک باش کاک شوانگیان. سپاس فەرموو کاک سەردار. کاکە شوان من پێم وایە ئەگە ئەمریکا گڵۆپی فەوز بۆ هەرێمی کوردستان دانەگرتێنی هەرێمی کوردستان و تەنالە ناکە. بەڵێ لەسەرەوەڵێ من دژی ئەو هەنادەکردینەوەتان بەڵام لەژێرەوە ڕێکەوتە لەگە هەرێمی کوردستان و لەگە شەخصی فەرۆک مەسعود بەرزانیش فەرۆک مەسعود بەرزانی تایسەکانە کارێکی نەکردو کە لەسەری کرێ ئەگەر بزانێ ئەو نەوتە ناڕوا و کێشەی بۆ دروزەری حەجیز ئەو نەوتە نانێت دەجا ئەو خەڵکێکی کە بەو شێوەی قساکە حەز ناکەم بەو شێوەی قسەکە هیوادارم دژێری فەرۆک بەرزانی کەم فەرۆک بەرزانی بۆ میلەتی کورد هەوڵایە بۆ خۆی هەوڵ نایە پێوی خۆی پێویستی بەوە نییە بەڵام خەڵکی دژایەتەکە حەق دژایەتێکە دەبەر هەوڵ بۆ کوردستان هەیە بە خۆی بۆ کوردستان وەرەگرێ لەو تەناداکە ئابوووریەکەمان سەربەخۆوە بێ ئێمە پێویستیمە بەمالێکی نییە ئەو کاتە من ئەو خەڵکی دنیاکەمەوە کەوا ئەمریکا گڵۆبی سەوزی بۆ فەرۆک بەرزانی داگستانەوە بۆی کە ئەو نەوتە هەنادێت کرد خۆشی بەرنامەکە لێکم. سپاس بۆ کاک سەردار محەممەد لە کەلارەوە لەگەڵماندایە سڵاو دەبێ کاک محەممەد. کاتە باش هەموو کاتێکت باش کاک محەممەد. بەڕاستی من پێم وایە دەرفەسانی حکوومەتی هەرێمی کوردستان قەت ئەو نەبێ ئاگرانین کە
بەبێ ڕەزامەندی ئەمریکا یعنی ڕێکەوتنامەیە هەر دەبارێکی سیاسی بێ ڕێکەوتنامەی نەوتفرۆشتن بۆ دەرەوە بکەن ئەگەر بەبێ ڕێکەوتنامە هەموو لە هەموو قەزیە سیاسیەکانە ئەگەر مەسەڵەن ڕەزامەندی ئەمریکاییان نەبێ لە عێراق و لە کوردستان بە تایبەتیشەوە ئەتوانم بڵێن قەیرانێک دروستێتەوە یعنی من پێم وایە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسانی هەرێمی کوردستان ئەگەر لایەنی ئەمریکا تەرامۆش بکەن یعنی بۆ مەبەستەی کە نەوت بەبێ ڕەزامەندی ئەمریکا بڕاتە دەرەوە وەکو لایەنێکی تەرەفێکی سیاسی مهم لە ناوچەکە و لە عێراقدا و پێم وایە مالکی و سەرانی ڕژێمی عێراق جارێکی تر ئەمپارمان بەسەردێنەوە و کیمیابارانمان بەسەردێنەوە و جارێکی تر هەر بە ئاسانی ئەتوانن دەستیان پێمان بگێن و سپاس بۆ کاک محەممەد لە کەلارەوە محەممەد لە بەردەڕەشەوە لەگەڵماندایە سلااو لێ بێ کاک محەممەد کاتت باش هەموو کاتێکت باش کاک محەممەد تەوەرەکەت دەکەم زۆر سپاس دەکەین فەرموو بڵێ بەڕاستی من هیچ مەزە تەوەرەکەت نییە بەڵام شتێکی تهەیە دەمەوێت باسی بکەم و چەند دەرپەیوەندی بە NRT-ەوە بکەم چەند دەرپەیوەندی کە بە کەنالی NRT-ەوە بکەم و بەدوچۆن بۆ ئەم کێشێ بکەن بەڵام تاکو ئێستا NRT بەدوچۆن بۆ نەکەدە بەڕاستی کەنالی NRT تاگە کەناڵە من شخصی خۆم بینەری NRT هەموو کاتێکانی سەیری NRT دەکەم بەڵام چەند سێم دەرپەیوەندی بەو کەناڵەوە دەکەم ئێمە ڕێزەکانی هەر بە وەزارەتی پێشمەرگە لە بادینانەوە ئێمە دامەزراوین پێش انتخابی 21 نوانی هەڵبژاردنی کە 21 نو کە تاکو ئێستا موزەمەوە کاتمان عسکەری هاتوتەوە لە بەخشۆکە دەنگماندا لە بەشێق کە دەنگماندا تاکو ئێستانی موزەمان وەنەگرتەوە ماوەی 8 مانگە ئەوە سێم پەیوەندی ئەگەر هاتم بۆ درێژکە زۆر بە کورتی کاک محەممەد ئێوە سەر بە هێزی عراقی بوون پێشتر ئێمە سەر من ئەوە تێنەگەیشتم لە قسەکان بەڵێ بەڵێ ینی بۆ هەشتمانگە لە هێزەکانی هەشتا نانێزەکانی هەفتا کە سەر بەیەکەتی نیشتیمانی کوردستانی کە بە وەزارەتی پێشمەرگە لە بادینانەوە باشە بۆ وەرتان نەگرتووە بۆ ماوەی 8 مانگ وە خۆتەڵی وڵا نازانم سبەبی چی دەرێن لەبەر قایرانی دارایزە گوتم داوا لە NRT دەکەن بەدوچۆن بۆ بکە بزانانی کێشەکە چێ ئێمە لە بادینە 1000 کەس دامزراوی تاکو ئێستا 1000 بە عسکەری دەرمان داوە و تاکو ئێستا موچەمان وان نەگرتەوە و تەعین بووینە و کەناومان گەڕاوەتەوە و لیوە تاکو ئێستا موچەمان وان نەگرتەوە بزانم بۆ وەزارەتی پێشمەرگە بکەن بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت نەورۆڵی نووسێتی هەموو کات ئەمریکا دژی خواستەکانی گەلی کورد بووە بەڵام نابێت پشت بکرێتە ئەمریکا بە یەکجاری بەڵکو دەبێت عاملی نێودوڵەتی کە پەیدا بکرێتەوە و ئەمریکاش ناچار بکرێت و دەبێت داهاتی نەوت شەفاف بکرێت لە گیرفانی کەسانی تایبەتی ناو حزبی دەسەڵات دەربهێنرێت ماڵی کورد ڕێک بخرێت ئالانی ئەلەند لە بریتانیا و نووسێتی ئەمریکا هەمیشە ڕۆڵی شەیتانی بینیوە تا نەوت لە عێراقدا بمێنێت ناکۆکی هەبێت هەمیشە براوەی یەکەم ئەمریکایە زۆر ڕوونەوە و مێژوش دەیسەلمێنێت بەڵام جێی داخ ئەوەیە کە سەرکردە کوردەکان دەرس وەرناگرن لە ڕابردووی سیاسەتی ئەمریکا. مەغدی لە کەڵەکچیەوە لەگەڵماندایە چۆنی کاکشوان زۆر سپاس دەکەین کاک مەغدی زۆر دەستخۆشی بەرنامەکەت دەکەم سپاس دەکەم فەرموو کاکشوان ئەو پارتیە حەتا چایرس مالکی بێت با ناوی هیچ لایەنێک نهێنین کاک مەغدی بەڵێ فەرموو ئەو حیزبە حەتا چایرس مالکی بێت هەر ئەوە دەبێت ئەخوای سەد ساڵ دیش سەبارەت بە ڕۆڵی ئەمریکا لە کێشەکانی نێوان هەولێر و بەغدا چ قسەیەکت هەیە ئەمە هیچ قسەم نییە لە ڕۆینی ئەمریکا و هەولێرەوەش ئەمن قسەمایە بەسەر حیزبەکەی پارتی چایرس مالکی بێت دەبێت هەر ئەو حیزبەی مالکی بوو حیزبی پارتی بوو مالکی هەورە ئەوە بەسەر خست بەڵێ سپاس دەکەین سپاس بۆ کاک مەغدی لە کەڵەکچیەوە سپاس بۆ پەیوەندەکەت بەڕێزان وچانێک و بەردەوامی لەگەڵتان دووبارە سڵاوتان لەبێ بەڕێزان بەردەوامی لەگەڵتان ئەمڕۆ لە تەوەری ئەمڕۆی پرۆگرامەکەی خۆتان مایکی خەڵک باس لە ڕۆڵی ئەمریکا دەکەین لە ناکۆکیەکانی نێوان هەولێر و بەغدادا. ڕەئوف لە سلێمانیەوە سڵاوت لێبێ کاک ڕەئوف. ئەو کاتە باش بەڕێز هەموو کاتێکت عزیزەکەم ئەمریکا بە هیچ جۆرێک لە بەرژۆندی کەسەکاری نەکردووە ڕزگارکردنی نییە لە عێراقا داگیرکردنەوە کۆ برا بەڕێزەوتی ڕاستەکە 100% وایە
ئەمریکا لە پێناو بەرژەوەندی خۆیان هاتوتە ئەم کوردستانەوە ئەم عێراقی هەمووی داگیر کردەوە لەسەرەوە هەتا خوارەوە خۆی خاوەنێتی و کەسیش ناتوانێت بەبێ ئەمریکا هەنگاوێ بنێت و لە بەرژەوەندی خۆشینێ بە هیچ جۆرە یەک چرکە سات کار ناکا بۆ هیچ کەسێک ئێسش کە هاتووە لە هیچ وڵاتێک شاوکو بازەکان شکستی نەخوادەوە ئەزیزم من ئەمریکا ئەوێ دنیا ئاوا بێت ئەمریکا کاتی خۆی وتوانە ئەگەر ماسی لە بەحرا شەڕ کات تاوانی ئەمریکاتی هەر ئەمریکا و بەریتانیا بوون کوردستانە پارچە پارچە کردووە عێراق هەنوا لێ کردووە و خەی نەخشەی عێراقی نەخشەی ڕۆژهەڵاتی نوێژ بەڕێوە بوو ئەوەی باسان کرد سەرەتا معنی ئەو نەخشەی ئەوێ لە سەد بگۆڕێ هەتی کاتێکیش بیوە ئاشتی و ئازادی ئەگەرێتەوە بۆ ڕۆژهەڵاتی ناوڕاست و کاتێکی ئارام بۆ ئێوە. سپاس بۆ کاک ڕەوف لە سلێمانیەوە ئازاد لەگەڵماندایە لە دهۆکەوە ئەم کاتت باش کاک ئازاد. زۆر سپاس دەکەین هەموو کاتێکت باش. باشەوان بابەتەوە لەسەر نافتەیە ئەم کورد بێژن هەر تشتێکیش یاسای ماستەرە بۆشە ئایا ئەم قەبیل نەکەین ئەم کورد ناف بێ یاسا دەرکەویتن چێ نابێتن ئەم خەونێ ببینن و ئەم خۆشی تەحبیرێ بدەین. بەڵێ ئەفدەمێتە باش بەڕێ. زۆر سپاس بۆ کاک ئازاد لە دوهۆکەوە زانکۆ چەمچەماڵ وسوێتی ئەمریکا هەمیشە لەگەڵ بەرژەوەندەکانی خۆیدا بووە و ڕۆڵی هەر لایەنێک کاریگەر بێ لەگەڵ ئەو لایەنەدا بەڵام ئەمریکا هەمیشە پشتگیری لە نائارامی عێراق دەکات تا داهاتێکی زیاتر بۆ خۆی بێت. ئەنەس سلێمانی نووسیوتی بەڕای من کێشەکانی نێوان هەرێم و بەغداد دەستی ئەمریکای تێدایە ئەمریکاش حەز دەکات کێشەکە قوڵ بێتەوە دەنا دەتوانێت لە ڕۆژێکدا کێشەکان چارەسەر بکات زۆرێکمان دەزانین. هەروەها زانە عەتا نووسیوتی ئەمریکا زۆر ناتوانێت دەست وەرداتە کاروباری هەرێم چونکە هەرێم پشتی بە ئەوروپا بەستووە. هیوا لە شارە زوورەوە لەگەڵماندایە کاتت باش کاگیوە. کاشوان گیام کاتێ باش. زۆر سپاس. دەستخۆشی تەوەرەگە لێگەمەڵا بەنسبەت ئەمریکاوە عنی بەڕاستی نابایە باتە جواب لەسەرەوەی کە نەوت بەبێ ڕەزامەندی عێراق نەڕوا ئەی باشە 6 مانگە قوتی و خەڵکە نایە ئەی لەسەرەوە بۆ نایێتە جواو ئەی باسی بە دیفاع لە مافی ئێمە بۆ ناکا عنی لا بێت بەرژەوەندی خۆی بەکاربێنێ ئێمە داواکارنی ئەو بێلایەنی هەڵبژێرێەوە لێرەش ئێمە حەقی خۆمانە وەکو کورد مافی خۆمانە لە بەڕێ قوتی و خەڵکە دەوڵەتی یاسا بووە بە عەسابە بەسەرەوە هەموو لایەنەکانی ترەوە کەس نییە یعنی ئەوە کە حەلی بکە یعنی ئاقا بێت دەنگی هەڵبژێرێ بەڕاستی ئێمە حەقی خۆمانە نەوت نەک بە ملیۆنێ بەرمیل بە ملیار بینێری داواکارمان بەردەوام بێ و حەقی خۆشمانە. بەڵێ سپاس بۆ کاک هیوا لە شارە زوورەوە. هەر لە فەیسبوکەوە ئەلێکسس کوردی نووسیوتی بە بڕای من ئەمریکا دەیەوێت کێشە و ناکۆکی بخاتە نێوان بەغدا و هەرێم و نووسیوتی ئەمریکا دۆستی کورد نییە هەر سەبارەت بە تەوەرەکە دڵنەما نووسیوتی بە شێوەیەکی گشتی سیاست لە کوردستان نەدروستە و شەفافیش نییە. مەجید لەگەڵماندایە لە پردێوە. ئەو کاتت باش. هەموو کاتێکت باش کاک مەجید. باش یاکشان. سپاس دەکەم فەرموو کاک مەجید. بەڵام لەسەر تەوەرەکە کە ئەمریکا و هەناردەکردنی نەوت کە هەندێک برادەر باسیەوەیان کرد ڕەنگە ئەمریکا ڕێگای پێدادە بۆ سەرۆک بارزانی وە نازانم ئەوە شتێک نییە یعنی پەیوەندێک ئەمریکا بە مەسعود بارزانی ویان بە خەتەشترۆدە من ئەگەر لە برادرانەکە متابعەی هەواڵ بکەن ئێستا لە NRTەوە نووسراوە ئەو کەشتیەی بەرەو ئەمریکا ڕۆی ئێستا ئەمریکا نەوتەکەی وەرنەگرت و بەرەو شوێنێکی نادیار ڕۆیشتووە تا ئێستا یعنی ئەمریکا توانیە ئەوەندە پشتگیری لە کورد بکا و ئەگەر پشتگیریشی بکرد وایە ئەوە چەند ساڵە خۆیان ئەوان کوردیان پارچە پارچە کردووە و هەر تۆزێک بۆ تحریزکردنەوە یعنی هەر بە ئەعلام پشتگیریەکی کوردیان بکردوان پێمانیەوە دێتن کوردیش بۆ خۆی ئیسە لەو گەمەی ئێستا نێودەوڵەتیە تۆزێ حاقردی و زۆر سپاسانە. سپاس بۆ کاک مەجید لە پردێەوە. ڕۆستەم شوانی وسوێتی بەڕای من استراتیژی ئەمریکا زۆر گەورەترە لە کورد و لە کوردستانیش. ئەمریکا چی بۆ وڵاتی عێراق کرد چی بۆ میلەتی کورد کرد. ئەمریکا تا ئێستا نەیتوانیوە لەسەر بچووکترین خاڵ هەرێم و بەغدا پێک بێنێت. چەند ڕۆژی ڕابردوو ئەمریکا خۆی پشگیری فرۆشتنی نەوتی هەرێمی نەدەکرد ئەی بۆ لە دوای لێدوانەکەی لەگەڵ ئیسرائیل بڕیاری کڕینی نەوتی هەرێمیاندا. وڵاتی ئەمریکا هەموومان دەزانین دوو قارەیە بۆیە بە هەر شێوەیەک بێ دەیەوێت زیان و یاخود ژیان و ژینگەی وڵاتەکەی بەڕێوە برێت بۆیە
بەڕای گشتیش یاخود گوێ بەڕای گشتیش نادات چی بوێت دەیکات. گەرمیان لە دەربەندیخانەوە سڵاو لێبێ کا گەرمیان. ئەم کاتە باش کاکشۆکیان. هەموو کاتێکت باش. وەڵام ئەوەن کاکشۆن ئەوەی لە بەڕێز نووری مالکی هەڵگەڕێتەوە ئەوە ئەنجامەکەی بێ کە ئاراستەی نەوتەکە کەس وەری ناگرێت کە کەس نازانێت ئاراستەکەی بەرەوکیۆ گۆڕیوە. من زۆر خۆشحاڵم بۆ ئاراستە چونکە ئێمە ئەبووە دەستکاری ئەو نەوتەمانە کردایە ئەو نەوتە نەوتی ژێر عەرز و هین نەوەی نەوەکەمان و کاکشۆن من پێم وایە ئەوە گەوتنی خەڵە بوو کە کریا ئێمە سەدە حەفدەی خۆمان وەرەگرت لە بەغا ئێمە بۆچی لە نووری مالکی ناڕزاوین کاکە نووری مالکی پیاوێکی خراپ نەبوو. بەڵێ ئەو مافی کورد نەبوو ئەو لە سەدا حەفدەیە واتەوە خێرێکی ئەو نەبوو مافی کورد نەبوو ئەوە مافی کورد بوو. بەڵێ بۆ نەوەکەمان مافی کورد بوو تێگەی ئیسا مافی من تۆ نەبوو مەبەستم لە سەدا حەفدەکەیە کە دەڵێ مەبەستم لە سەدا حەفدەکەیە با مافی کورد بوو من سەدا حەفدەکەڵێم بەس ئەمە خۆمەوە لە خۆمان کرد تورکیا پەنیکادای ئیسا ئاراستەکەی گۆڕی من زۆر خۆشحاڵم بۆی کە کەس وەری نەگرێ چونکە خیوادارش حەڕاجی یەکەن. سپاس بۆ کاک گەرمیان لە دەربەندیخانەوە. ئەحمەد لەگەڵماندایە. سپاس دەکەین فەرموو کاک ئەحمەد. کاکشوان ئەمن بوونەی پارتیۆ قسەی دەکەم. فەرموو کاک ئەحمەد. بەخوای کاکە ئەو حیزبان هەمووی دزبن هەمووی دز و هەمووی گەندەڵیە ناو کوردستان و هەمووی دزنێت. باشە کاک ئەحمەد لەبارەی کێشەکانی نێوان هەولێر و بەغدا ئەمریکا چ ڕۆڵێکی هەیە؟ بەخوای هیچ قسەم نییە لەسەرەوە کاکشوان ئەمە بەسەر حیزبەکە معنی ئەو حیزبە ناتوانێت معنی ڕاستی بە عالەم بدات معنی ناتوانێت ئەوە سێ مانگە ڕاستی ئەمە پێشمەرگەمەوە سێ مانگە ڕاستەوە نەگرتووە. خوا قبیلەکە خودان عائلەمە يعني حتى ئێستا ڕاتەوە نەگرتووە دیارم نییە يعني فەتی لە ماڵ خۆم بکەم. سپاس بۆ کاک ئەحمەد لە کەڵەکچیەوە. عومەر لە هەولێرەوە سڵاو لەبێ کاک عومەر. ئێوارە باش کاکشوان. ئێوارەت باش. سپاس بۆ تۆ کەشکێک. سپاس فەرموو کاک عومەر. بەێ دیارە خۆی لە خۆدا ئەمە دەگەڕێنەوە بۆ ساڵان ڕابردوو دیارە لە ساڵانی 1970 کە عوسمانیەکان چایان بڕی بۆ حێرات تا دەگاتە ئەمڕۆ هیچ ڕۆژێک کورد نەیتوانێەوە خێر و خۆشی لە خۆت بینن بەرامبەر ئەو ئەترافانێکە لە سادەوری کوردستاندا هەنا. بۆیە من وای دەگەم تاوە باشش بەسەر بابەتی ئەمریکا چەند پشتیوانی لە مەسایلی کورد دەکاتن وای بۆ دەچم تا حەدێک کردوێتی بەڵام بە دەرەجەی یەک ئێمە پشتیوانی خۆمان بە ئەمریکا بستین ئەما بێ ئەوە بەزەری خۆماندا تەواو دەبیتن بۆیە ئێمە دەبی خۆمان یەک دەنگ و یەک کەڕۆس و یەک ڕنگ بین بۆ ئەوەی کە بتوانین ئەو ئادافانی لە پێشمانە بتوانین سەرکەوتن بینن و لە چوارچێوەی حکوومەتێکی دیموکراتی فیدرالی لە عێراقدا ئەوە ئاستی کوردە بۆ ئەوەی کە بتوانین بگات بە ئامانجەکانی خۆی نەک ئێمە خۆمان لە وڵاتی خۆمان دەبێت. بەڵێ سپاس بۆ کاک عومەر. ئایندە لە هەولێرەوە. هەموو کاتێکت باش ئایندە خان. زۆر سپاس سەبارەت بە تەوەرەکە ئەمریکا وەکو ئایندە خان ببوورە بە باشی گوێمان لە دەنگن نیە ئەگەر پەیوەندی بە شوێنەکەەوە هەیە بتوانی شوێنەکە بگۆڕی. بە باشی گوێمان لێت نییە بەداخەوە پەیوەندەکەی پشڕا. بەڵە بەرەزان سەبارەت بە هەنادەکردنی نەوتی هەرێمی کوردستانی ئێمە ئاماژەمان پێدا پێشتر یاریدەدەری وەزیری دەرەوەی ئەمریکا و وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکاش ئەوەیان ڕەت کردەوە و ئاماژەیان بۆدا کە ئەمریکا لەگەڵ هەنادەکردنی نەوتی هەرێمی کوردستاندا نییە بەبێ ڕەزامەندی بەغدا. بەڵێ سەبارەت بە تەورەکە ئالان نووسێتی ئۆباما لەم دواییانەدا وتی کە نەدۆستی هەمیشەیی کەسین نە دوژمنی هەمیشەیی کەسین تا ئەو شوێنە دۆست ئەبین کە بەرژەوەندەکانمان کەوتە مەترسی کەواتە منیش وەک ئالان دەڵێم ئەمریکا وشەیەکی نەشیای نووسیوە دەڵێت وەکو قسەیەک ڕخنەیەک بەرامبەر بە حکوومەتی ئەمریکا ئەو وشەی نووسیوە. خالید لە سلێمانیەوە لەگەڵماندا سڵاو لێبێ کا خالید. باشی کاکەشوان. زۆر سپاس فەرموو کا خالید. بەڕای من هیچ کاتی ئەمریکا لەگەڵ کوردانی گاکشوانی یعنی یان هەست بەوە ناکە کە کوردیش گەلێکە و نەتەوەیەکە و هەستی
حەزەکات هەموو مافەکانی خۆی دەست بگات. ئەگەر ئەوە ڕوونکەیتەوە ئەگەر ئەمریکا لەگەڵ کورد بێت چی دەبێ بکات بۆ ئەوی بڵێن ئەمە لەگەڵ کوردە دەبوو چی بکە؟ کاکشان ئێمەش مرۆڤ نین ئەمەش حەز بە ئازاری ناکەین حەز ناکەین ئابوووریەکی سەر بە خۆمانە بە ئیتر بەس یعنی ئەوەی پەیوەستە بە هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان ئەمریکا پشتگیری لێ بکردایە پێت وایە؟ ئەیتەوان کاک شوان ئەگەر ئەمریکا پشتگیری لە ئێمەوە تا چاوەڕوانی دەستی تەنیا شخصێکی لە هەموو عێراقا وەرە ئەم هەموو فەرمانبەرە چاوەڕوانی دەستی تەنیا شخصێکە هێشتاگە ئەمریکا پشتگیری ئەوەکە مانایە ئەمریکا وڵاتێک نییە کە دیعا بۆ ئەوەکە کە ئێمە من فیدرال و نام دیموکرات دۆستان ئەمانە هەمووی بە قەنەعەتی من لەم بەڵێ کا خالید بەڵێ فەرموو بە قەنەعەتی من بۆم دەرکەوتەوە ئەمریکا لەگەڵ مەسلحەتی خۆیتی نەوەک دیموکراتی مەسلحەتی لەگەڵ هەچ کەتێکا بڕات پشتگیری ئەوە کات ئەگینا دەبا ئەمریکا بەڵێ کە ئەمە نادەستوریە هەرێمی کوردستان نەوتی هەنار دەکرد ئەمە نادەستوری نییە نووری مالیکی موچەی هەموو فەرمانبەرانی هەرێمی کوردستانی بڕی بەڵێ سپاس بۆ کاک خالید لە سلێمانیەوە سپاس بۆ پەیوەندیەکەت بۆیە ئەو کاتەمان پێدا کە دوو پرسیارم لێ کرد بۆیە نزار لە هەولێرەوە ئەم کاتت باش کاک نزار سپاس دەکەین فەرموو کاک نزار زۆر سپاس دەستخۆشی لە تەوەرەکەتان دەکەم بەڵام ئەمریکا خۆی بێدەکە زۆر باشترە چونکە ئەو ڕوویا شوێنەکە ئیسیفادەی خۆی بێت هەموو دەوڵەتەکان ئێستا دژی کوردن بۆ نمونە چۆن لە کاتی هەڵبژاردن هەموو حیزبەکان دژی یەکێتی بوون یان نمونەیەکی بەسیط دژی یەکێتی بوون کە بۆ لە ناوبردنی و حیزبەکانی بۆ ناوبردنی یەکێتی حیزبەکان ڕێکت بوون ئەم دەوڵەتان ئەو ڕێکەتن کە کورد لە ناو بن و پێویستە ئەگەری کوردیاگەتن بێ سیقەبەهی زەوەتێک نەکە زۆر سپاس بۆ پەیوەندەکەت نەوزاد لە کەرکووکەوە کە دوا پەیوەندیمانە فەرموو کاک نەوزاد هەموو کاتەکەت باش کاکشان بەنسبەت ئەمریکا و ئەمریکا مەسەلەن توی ڕاگیر کردووە لەم ساحەیە بەڵێ تو هەدایە تو پەریقێکی ئەمریکا و باشڕۆنەوە گریالمای هەتا ئێستاکە تو نەتوانێت گۆڵێ بکەیت هەر گۆڵە خۆی چی ئەمریکا چی دەتوکە نەتوانە لەگەڵ بەغای ڕێکی بە هەموو شتێوە نتوانێت مادەیە جێبەجێ بکەیت دوای ئەم نەوتە بەڵێ ئەڵێ ڕەزامەندی بەغا تو لەگەڵ بەغای جیان نەبووی دەتەوە لە بەغا دوای تو ئیساکە ئیستا مەسەلەن ئەو هەتا لەگەڵ بەغای ڕێک نەکەی با ڕێک بکەوتە ئەو ساگەرنەوتی بنادای با ئەو ملت ئاوای بەسەرە نادای یاخود بە ئەو دەهاتی ناخۆ بۆ ئەچێ گومرگەکان بەس گومرەکان واتێک ئەژێنەیە بەس دەهاتی ناخۆی ئێمە زۆر داهاتێکی بەخۆتمانەیە بۆ گیرفاکێکی بۆ ناخەن بەخانەوە ئەو ڕادێ ئەو خەڵکەی پێ بدەن تو سەرکردەکە تێکەی خۆر لەگەڵتانە ئەمریکا چی دێ بکە ئەمریکا توی هەتای سەرکردانەیە کو نازانم کەلیمەم لە چیا مانای چیە ڕاستەگە بەغا قسەکە ڕاستە نازانەوە بفرۆشن ئەگەر زانەیەوان لەو ملەتە ناکرد بەڵێ سپاس بۆ کاک نەوزاد لە کەرکووکەوە کە دوا پەیوەندیمان بوو خەلیل عەبدوول لە فەیسبووکەوە نووسویەتی ئەمریکا گەر بەجددی ناڕازی بێت ئەوە کەس نەوتی کورد ناکرێت بەڵام نەوت فرۆشتنی کورد چ سوودی هەیە کە لە 180 پارەکەی بۆ عێراق بێت ئەمە چی دەرچوو بۆ کورد ئەمە تەنها سەر ئێشانە تاس بێنێ شاد و بەختەوەر بمەڕێزان